یەکەم طبعاً بزانین کە نێرگەلە شیشە زۆر خەتەرترە لە جگەرە لانی کەم دە ئەوەندەی ئەو خەتەرە لانی کەم 4000 مادەی زەرمەندیتیایە 22 دانە مادەیان تووشی سەرەتانەکە مادەیەکی تایە زەرنیخ لە هیچ خۆراکێکی بەشەرانیە هەمووی بەکارە هێنرێ بۆ کوشتنی حەشەرات هەموو لەو مەوادانە هەیە کە بۆ کوشتنی حەشەرات بەکاردێوەندە مادەی زەهرینە کڕین و فرۆشتن و مامەڵە پێکردنی وەکێشانی حرامە بە هەموو نەوەیت کاتان لێ ئەەکەم خۆتانی لێ بپارێزن سەحەتی خۆتان بپارێزن دینی خۆشتان بپارێزن برە بەزەیتان بە خۆتانە بێت و تۆ شتێک کە بزانانی ئەوەندە زەرری هەیە بۆجی لە بەرخاتری مەسلحەتی کابرایکی سەرمایهداری زەبەلاح کە کەوتۆتە دزی لەسەر حسابی تۆ خۆی دەوڵەمەندەکە بۆچی دیعای و ڕێکلامەکەی تەسیر لە تۆ بکە لە کاتێک کامانی کە نەخلیەکەین راپۆرتی نەتەوەیە گرتوەکانە هەمووی ئەهلی اختصاص کردێتی 80 دەوڵەت بە دوایە چوونەتەوە 80 دەوڵەت زیاد لە 400 راپۆرت ێستا لەسەر لە ئوممی متحیدە هەیە لەسەر ئەمەکە نووسیوێتی